زۆر باشە دکتۆرە، ئەی مەترسیە سەرەکیەکانی بەرزە پەستانی خوێن لەسەر دایک چییە و لەسەر کۆرپەلەش چییە بە هەمان شێوە؟ بەڵێ ئەگەر بێت و باس مەترسیەکان بکەین لەسەر دایک بەڵێ مەترسی زۆرە. باشە. باوترینیان ئەوەیە کە دایکەکان زۆر لەوە دەترسێن تووشی گەشتکە دەبن. ئەگەر هات و کۆنتترۆل نەکرابێت گەیشت بێتە کاتێک کە وتمان ئەمە مەترسیدارترین جۆری بەرزی پەستانی خوێنە. یەکێک لە مەترسیەکانی تر لەوانەیە خاتونەکە تووشی خوێنبەربوونی پێشوەختە بێت بەهۆی ئەوەی بەرزی پەستانی خوێنوا دەکات هاوڵ منداڵەکە لە منداڵدانەکە دیابێتەوە. جاجاری وا هەیە ئەم خوێنبەربوونەکە هەستیشی پێ ناکرێت لە ژوورەوەی جاری وهەیە خانمەکەش بە خوێنبەربوون دێت بۆ ئێمە. ئەمە مەترسی هەیە هەم لەسەر دایکەکە هەم لەسەر کۆرپەلەکەش. بە هەمان شێوە مەترسی دیکە ئەگەر باسکەین لەوانەیە ببێتە هۆی پەککەوتنی جگەر، پەککەوتنی کلیەی یاخود جەڵتەی مێشک یاخود جەڵتەی دڵ لە خاتونەکە بداتن. زۆر باشە. ئەی دکتۆرە ئەگەری توشبوون بە منداڵبوونی پێشوەختە زیادەکات؟ بێت و باز لە مەترسیەکان بکەین یان کاریگەریەکانی لەسەر کۆرپەلە. لەسەر کۆرپەلە دەتوانین بڵێن کاریگەری هەیە لەوانەیە کۆرپەلەکە گەشەی بدوا بکەوێ لە کاتی دووگیانێکە لەوانەیە پێویست بکە ئەو کۆرپەلەیە بە پێشوەختە لەدایک ببێت و هەروە ئەو کۆرپەلەیە کە لەدایک دەبێت لەوانەیە کێشی کەم بێ و هەروەها لەوانەش بێتە هۆی ئەوەی کۆرپەلەکە لە ناوسکی دایکەکە بمرێت ئەگەر هات و دایکەکە تووشی خوێنبەربوون و جیابوونەوەی هاوڵ منداڵەکە بوو بێت. زۆر باشە. ئەم مەترسیانە چۆن کەم ئەکەنەوە ئێوە وەکو پزیشکی پسپۆر؟ ئێمە مەترسیەکان کەم دەکەینەوە بەهۆی ئەوەی کە هیستری خانمەکە بزانین و پرسیاری لێ دەکەین. ئەگەر هات و خانمەکە وەکو ئەو هۆکارە سەرەکیەکان باسمان کرد خانمەکە خۆی پێشتر نەخۆشی بەرزە پەستانی خوێنی هەبوو بێت یاخود خانمەکە خۆی لە دووگیانی پێشتر توش بوو بێت خانمەکە نەخۆشی کلیەی هەبێت یاخود خانمەکە خۆی نەخۆشی شەکرەی هەبێت ئێمە ئەوە یەکێک لەم هۆکارانی هەبێت دەست بە پێدانی هەبی ئەسپرین دەکەین لە 12 هەفتەی دووگیانی تا کاتی منداڵبوونەکەی. ئەمە لەوانەیە مەترسیەکە کەم بکاتەوە لەسەری. بەڵام هەندێک هۆکاری تر کە وتمان هۆکارە مام ناوەندەکانن وەکو لەوانەیە ئەگەر دوانی هەبێت لەم هۆکارە مام ناوەندیانە وەکو دووگیانی یەکەمی بێت ماوەی دووگیانەکانی لە 10 ساڵ زیاتر بێتن یاخود خانمەکە کەسێکی نزیکی تووشی بەرزەپەستانی خوێن بوو بێتن یاخود دووگیانەکەی دوانە وسیانە بێت. ئەگەر دوو لەو هۆکارانی هەبێت ئێمە دەست بە هەبی ئەسپرین دەکەین بە گوێرەی کێشی دایکەکە بۆ ئەوەی بە دوور بین لە مەترسیەکانی بەرزە پەستانی خوێن.